يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران وخواناساني زۆر بەڕێز، هەر لە خزمەت یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەواداین صلی الله عليه وسلم مانگی ڕەبیعی یەکەم، مانگی مەولود، جگەل لە خۆشی دەربڕین و ئەو هەست و سۆزە ئیمانیەی کەوا لە ناو دڵی ئێوەی خۆشەویستی کوردستانیاندا ڕەنگی دایەوە، جێگەی دەستخۆشی و حرمەتە و ڕازیبوونی خوا و پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڵام گرنگە کرداریشمان وەکو هەڵوێست دەربڕینمان وابێ. جمعەی ڕابردوو عەرزی جەنابتانم کرد کە دەبێت لە یادی مەولودی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەر ساڵەی لە گۆشەنیگایەکەوە تەماشا بکەین و کردارێکی عەمەلی فێربین. باسی خەمخۆری پێغەمبەرمان کرد صلی الله عليه وسلم. ئەم وتارەش بەویستی خوای گەورە ئینشاء الله لەسەر ئەوە قسە دەکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەمخۆر بوو بۆ هەڵەکاران، بۆ گونەهباران، بۆ ئەوانەی تاوانێکیان لەدەست ڕووداوە، زۆر خەمی لێ دەخواردن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەماشای دەکرد ئینسانە، مرۆڤە، فریشتە نییە، هیچ کات تەعاملی لەگەڵ شوێن کەوتوانی و لەگەڵ تێگڕای ئومەتی نەکردووە کە قسە بۆ فریشتە دەکا. مرۆڤ سیرکە کە بەفرێکی بێپەڵەیە و ئینسانێکی بێلەکەیە، بەڵکو خۆی دەیفەرموو هەرچی کەسێک کە لە ئادەم و حەوایە ئینسانە تووشی زۆر هەڵە دەبێ، زۆر تووشی هەڵە دەبێ، هەڵە دەکات، دووبارەی دەکاتەوە، چەند بارەی دەکاتەوە، پەشیمان دەبێتەوە، توش دەبێتەوە، ئینسانە. بەڵام گرنگ ئەوەیە تۆ چۆن چارەسەری هەڵەکان بکەیت، چۆن ئەوەیە گرنگ ئەوەیە مامەڵەیەکی دروست لەگەڵ هەڵەکار و گوناهباردا بکەیت، مامەڵەیەکی لەگەڵا بکەی کەسایەتی نەڕوخێنی، لە مرۆڤبوون دەری نەکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێک کە هەڵەی دەکرد تەماشای دەکرد، جاری وایە ئەو هەڵە لە ڕووی نەزانینەوە کردوویەتی. کەسەکە شارەزان نییە کە ئەو حکمە هەیە، بۆیە زۆر بە ئاسانی وەری دەگرت، زۆر بە سنگێکی فراوانەوە تەعاملی لەگەڵ دەکرد و ئامۆژگاری خێری دەکرد و هەڵەکەی بۆ ڕاست دەکردەوە فێری دەکرد. لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کابرایەک دێتە مزگەوتە پیرۆزەکەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. دیارە مزگەوتەکە گەورە بۆ خۆشەویست لەگەڵ هاوڵانە لە شوێنێکە خەڵکێکی زۆر بە دەورێتی و ئامۆژگاریان دەکا و قسەیان بۆ دەکا. دانیشتون کابراش دێشت چاوە دەکاتەوە بەم لاولای خۆی دادەڕوانێ و لە دەشتەوە هاتووە و شارەزای ناوشار و مەدەنیەت نییە، هیچ لە ئیسلام و مزگەوتەوەوانە فێر نەبووە، تەنگەتاوە و ئاودەستێکی دەست ناکەوێت، دەیەوێت خۆی خاڵی کاتەوە، ڕێک دەڕوانێت بەم لادا بە و لادا گۆشەیەکی مزگەوت چۆڵە، ڕێک دادەنیشێ و خۆی خاڵی دەکاتەوە هەموو میزەکەی بکە. سەحابە کە دەبیننەوە کابرایەک دانیشتەوە خەریکە میز لە ناو مزگەوتی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم، وەکو هەر ئینسانێک تووڕەبوونیان پێوە دیار بوو، خەریک بوو پەلاماری دەن و یەکێ دەنگ بەرزە کوڕەکە کە هۆی ئەوە چیەکەی؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی جارێ بێدەنگ بن، میزەکەی پێ مەبڕن، چونکە لە ڕووی پزیشکیشەوە خەتەرە ئینسان نیوەی میز بکە و دووی هەڵی گرێتەوە، لەوانەیە تووشی پرۆستات بێت، تووشی نەخۆشی بێ. فەرمووی جارێ لێی گەڕن با ئیسراحەت بکە، ئەو پیاوە تەنگەتاوە با خۆی خاڵی کاتەوە تەواو میزەکەی بکات، تازە دانیشتووە. پاشان کە هەستایەوە نەخۆیتون کردەوە هات بڕوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سڵاوی لێ کرد و بانگی کرد. فەرمووی برای خۆم ئەمە مزگەوتە، ئەمە ماڵی خوایە، ئەم شوێنە بۆ جومعە و جەماعەت و قورئان خوێندن و زیکری خوا و تەسبیحات و نوێژکردن بەکاردێ، بۆیە بەکار نایە دانیشی دەستی تیا بە ئاو بگەیەنی، جارێکی تر ئەو کارە دووبارە مەکەوە.
کابرا زۆر سوپاسی پێغەمبەری کرد و وتی داوای لێبوردن دەکەم نەمزانی بەڕاستی شوێنێک نەبوو. پێغەمبەر فەرمووی ئاساییە، بەڵام جارێکی تر شوێنێکی تر بدۆزەوە لە ناو مزگەوتە ئەو کارە مەکە. مزگەوتەکە فەرش و ئەوانەی تێدا نەبووە، لم و چەوشتی تێدا بۆ فەرمووی بڕۆن دۆڵچەیەکیش ئاو بکەن بە شوێنەکەدا با بڕوا بە خاکەکەدا و عەرزەکە پاک بێتەوە گەیەکێ نوێژی لێکرد بێ نوێژ نەبێ. ئەمە کابرا هەڵەی کردووە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زانیوێتی ئەم پیاوە نەزانە، ئەم حکمە نازانێ، هێستا فێری ڕێزگرتنی مزگەوت نەبووە. بەڵام ئێستا لە سەدەی 21 دەژین، دوای 1400 و ئەوەندە ساڵە خەڵک دەبینی جاری وایە لە مزگەوتە هەڵە دەکا، گەنجێکە هەڵە دەکا، منداڵێکە عەجوولێک دەکا، کاکە بە تەمەنێکە و ئاگای لە خۆی نەبووە تووشی هەڵەیەک دەبێ سەیری کە خەڵک زۆر بە چاوێکی نامۆسەیری دەکەن. خەڵک هەیە گۆرەوی لە پێ کردووە، شتێکی ناجائیز و خراپە لە هەموو مزگەوتی ئاگادارکردنەوە هەیە کاکە بە گۆرەویەوە مەیە مزگەوتەوە. بەڵام من خۆم خەڵکم بینیوە لە مزگەوتی وادا هەبووە کابرا سێ چوارە پەلە کاکە گۆرەویەکانت دانی، یان گۆرەویەکە دانیان بڕۆ دەرەوە لەبەر چاوی ئەو هەموو خەڵکە دەیشکێنن لە سەفی مزگەوتە مامۆستا کاکە فڵان کەس بۆ گۆرەوی لە پێدایە. لەوە دەچێت ئەو پیاوە قاچی نەخۆشیێکی هەبێ، لەوە دەچێت ڕۆماتیزمەیەکی هەبێ، لەوە دەچێت نەیزانی بێ تۆ چۆن دەڵی مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو مزگەوتەش دەکەم و ئاواش ڕەفتار لەگەڵ ئەو ئینسانە دەکەی کە بە نەزانی کارێکی کردووە. ئەگە هەر زۆر ویستە تێیگەیەنی دەبێت ژیایکەیتەوە بە نەرمی و بە حەلیمی و بە زمانی شیرین ئامۆژگاری بکەی، خۆ ئەگەر عوزرێکی هەبوو تۆ داوای لێبوردنی لێ بکەی، دوعای خێری بۆ بکەی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێ ڕەفتارێکی کراوە بەرامبەر ئازار دراوە کابران داوای لێبوردنی کردووە، هەڵەکەی دان پێداهێناوە، زۆر بە ئاسانی وەری گرتووە و لێی بوردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەفەرا دەگەڕێتەوە، لە جیهاد گەڕاوەتەوە. سەحابەیەک دەفەرمێت زۆرم خەو دەهات وڵاقەکەم هەموو جار لە وڵاقەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نزیک دەبەوە، حتا وەکو جارێکیان بە ئاگاداتم و خۆم دوور دەخستەوە، جارێکیان ئاو زەنگی وڵاقەکەم دای لە قاچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و برینداری کرد، یعنی زۆرم عەزیەت دا. خەریب وڵاقەکەی بەولادا بکەوێ و پێغەمبەری خوا بکاتە خوارەوە. وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شەرمەزارم داوای لێبوردن دەکەم، بەڕاستی تۆم عەزیەت دا، قاچی تۆم بەخوێن هێنا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئەو پەڕی ئارامیەوە فەرمووی سیر بڕۆ با خەڵک گوێی لێ نەبێ، با خەڵکمان لێ کۆ نەبێتەوە، هیچ نییە، ئاسان وەریگرە، بڕۆ کاکە بڕۆ مەوەستە. ئەمڕۆ تۆ ئەمە بکە بە کردار لەسەر شەقامێکە. کابرا بەحاڵ بەرسیارەکەت کەوتووە، فولایتێکی لێداوە، هۆڕنێکی لێداوە، خەوی هاتووە، خەمێکی هەبووە، خەیاڵ بردوویەتیەوە، یەک تۆز بەرهینت کەوتووە، عەزیەتێکی دابی، زۆر بە گەورەوەری مەگرە. بڵێ مادام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوای کرد کابرا کوتی کاکە داوای لێبوردن دەکەم، کورە چی دەفەرمووی لە خزمەتان، بڵێ بڕۆ هەر گوێشی مەدەیە، بەڵایەکی بردووە لەگەڵ خۆیدا، ئاسان وەری بگرە. ئەمە مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم فێرمان دەکا خەمی بۆ بخۆ، هەڵەی کردووە مەیشکێنە و لێ مەکە بە هەرا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەماشای دەکرد کەسێ هەڵەیەک دەکا، هەڵەکە بۆتە گوناهەکەش گوناهی گەورەیە، بەڵام ئەم کەسە کەسێک نییە ڕەفتار شەیتان بێ، بەڵکو لە غەفڵەتا تووشی ئەم گوناهە گەورە بووە. وەڵڵا کەسێکی باشە، کەسێکی دیندارە، بڕوای بەخوا و بە قیامەتیش هەیە، ژنێکە یان پیاوێکە، کوڕێکە یان کچێکە، هەر خۆی ئاگای لە خۆی نەبوو، لە غەفڵەتێکە تووشی ئەم گوناهە گەورە بوو. مسڵمان دەبێت چۆن تەعامل لەگەڵ ئەمانەدا بکات، چۆن خەمخۆری بی نەک ئابڕووبەری بی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم فەرموودە لە صحیحی مسلیمە بە ژمارە فەرموودەی 1695 هاتووە. گەنجێک دێتە خزمەتی لە کاتێکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم یارانێکی زۆر لە خزمەتی ئاەتی و لە دەورێتی، بە زمانی خۆی ئیقرار دەکات لەسەر یەکێک لە گوناهە گەورەکان، بە زمانی خۆی دەڵێ، خەڵک بوختانی پێ ناکات، کەس شاهید نییە لەسەری، کامیرەی لەسەر نەبووە، بە تەلەفۆن نەبووە، بە دەمی خۆی دەڵێ کردومە. ئەوە ئیقرار گەورەترین شەهادەی ئینسانە لەسەر خۆی، بە دەمی خۆی ئیقرار دەکات، دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم طهرنی، ئەو گەنجە ناوی ماعیزە، ئەی پێغەمبەری خوا پاکم کەوە، پیس بووم پیس، وەرە حکمی شەرعیم لێدە و پاکم کەوە، ڕزگارم کە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی وەیحەکە ئیرجع، کاکە جان هاوار بۆ تۆ، باسی خۆت مەکە، باسی گوناهی خۆت مەکە، بڕۆ واز بێنەوە بگەڕێەوە، لە قسەکەت پەشیمان بەوە. کابرا ڕۆی اینجا فەرمووی فەستەغفری الله وەتوب ئیلەیه، دوو شتت پێ دەڵێم،
یەکەم داوای لێخۆشبوون لە خوا بکە بۆ ڕابردووت بڵێ خوا لەو گوناهەی ڕابردووم خۆش بی هەرچێکە بۆ منی باز مەکە بڵێ خوا لێم خۆش بە وتوب ئیلەیه بۆ داهاتووش تەوبە بکە بۆ داهاتوو هەوڵ بدە مەچەوە سەر ئەو گوناهە تەوبە ئەوەیە بۆ داهاتوو مەیکەوە بۆ ڕابردووش داوای لێخۆشبوون لە خوا بکە فرجع غير بعيد کابرا ڕۆیشت بەڵام زۆر دوور نەکەوتەوە دیسان دڵی ئارامی نەگەر هاتەوەیەتی ئەی پێغەمبەری خوا تەحقیرنی توخوای پێغەمبەری خوا پاکم کەوە پیس بووم پیس هەز بە تاوان دەکەم پاکم کەوە لەو گوناهەی کردوومە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم جارش فەرمووی کاکە بڕۆ لە بینی خۆت و خوادا داوای لێخۆشبوونی لێ بکە لە ڕابردووت بۆ داهاتووش تەوبەیەکی نەسوحی بکە و توش مەبەوە ئاگەر لە خۆت بێ سێیەم جار بە هەمان شێوە جاری چوارەم دیسان هاتەوە وتی ئەی پێغەمبەری خوا پاکم کەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی فیمە ئوطەهیڕوکە لە چی پاکت کەمەوە وتی منە الزینا پەنا دەگرین بەخوا پێغەمبەری خوا زینام کردووە لە زینا پاکم کەوە خۆم نازام چۆن توش بووم و تووشی ئەو گوناهە گەورە بووم زینام کرد لەگەڵ ئافرەتێکی نامەحرەمە کە خێزانی خۆم نەبوو جوود بووم و بە یەک گەیشتین و زینامان کردووە ئەی پێغەمبەری خوا زۆر شانم قورسە ڕزگارم کە لەو ئازاری تووشم بووە پاکم کەوە حکمی شەرعیم لەسەرا جێبەجێکە حکمی شەرعی ئەو کاتە ڕەجمکردن بووە کە زانیان خلافیان لەسەر هاتت دواتر بە ئاەتەکانی جەڵد و ئەوانە نەسخ بووەتەوە ئەو بابەتێکی ترە یعنی بە کوردی خۆمان ئەی پێغەمبەری خوا مردنی خۆم پێخۆشترە ئێستا والله حەز دەکەم بمکوژن و ڕزگارم بێ ئەوەندە ئازار دەخۆم بەو تاوانەی کە تووشی بووم بەخوا بەڕێزان زۆر کەس هەیە توش دەبێ ئاوە یعنی پیاوی هەیە تووشی ئەو حاڵەتە بووە ژن هەیە ئەڵێ وەرن بمکوژن پێم خۆشترە لەوەی کە تووشی ئەم حاڵەتە بووم لەبێ ئاگاییەکە چۆن کەوتمە داوی پیاکەوە وەختێ بە خۆمزانی تووشی زینا بووم ئەم پیاوە تووشی ئەو حاڵەتە بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم نعلەتی لێ ناکە نەفرەتی لێ ناکە خەمی بۆ دەخوا سێ جار تەوبەی نیشانداوە و کابرا هەرواز نایەنێ دەیەوێت ڕزگاری کە هێشتا دەیەوێت حکمی شەرعی بەسەرا جێبەجێ نەبێ و بڕوە دەفەرموێ بە خەڵکەکە ئەمە جنونون هووە ئەرێ ئەم پیاوە شێتە ئەرێ خەڵکین ئەم کوڕە شێت بووە بەڵکو یەکێ بڵێ کوڕای پێغەمبەری خوا عەقڵی تەواو نییە بڵێ دەبا بە بڕۆ مادام عەقڵت تەواو نییە هیچ ئەڵێن نە وەڵڵا ئەی پێغەمبەری خوا ساغ و سەلامەتە لەیسە بیهی بەئسون زۆر عاقڵ و ژیر و کوڕێکی محتەرەمە نە وەڵڵا شێت نییە دەفەرمێ ئەشەریبە خەمڕەن ئەی عەرەقی خواردۆتەوە سەحابەیەک دەچێت بۆنی دەم و لوت و جلەکانی دەکات ناوەڵڵی پێغەمبەری خوا بۆن عەتری لێ دێ و بۆن عەرەقی لێ نایە عەرەقی نەخواردوێتەوە سەرخۆش نییە بەڵکو ئێهێکی بڵێ وەڵا سەرخۆشە بە سەرخۆشی ئەم قسانە دەکات پێغەمبەر فەرمێ بڕۆ کاکە تا بەئاگا دێیتەوە سەرخۆش قسەی لێ وەرناگیرێ هێشتا دەیەوێت لای با بۆی بپۆشێ واز بێنێ دیسان واز نایەنێ پێغەمبەر دەفەرمێ ئەزەنەیتە کاکە هەڕێک زینات کردووە دەڵێ نەعەم بەڵێ ئەرێ وەڵڵی پێغەمبەری خوا زینام کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو خەمخۆرە هێشتا دەیەوێت لای با لەبەر چاوی ئەو خەڵکە بڵێن زینان نەکردووە بەڵگەی بۆ دێنێتەوە دەفەرمێ لەعەلەکە قەبەلتە برام وەڵڵی من وا دەزانم تۆ بەس ئەو ئافرەتەت ماچ کردووە و ئەزانی ماچکردن زینایە نەبا بە بڕۆ تۆبە بکە و تەواو دڕەم بێ هەر ماچت کرد بێ تی نە وەڵڵی پێغەمبەری خوا لە ماچ دەرچوو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەعەلەکە غەمەستە لەوە ئەچێت لە باوەشت گرت بێ هەر باوەشت پێدا کرد بێ و بە خۆتەوە گوشی بێ و بزانی ئەمە زینایە تی نا وەڵڵی پێغەمبەری خوا لە بۆ خۆکشینشە دەرچوو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەعەلەکە نەظەرتە لەوە دەچێت بە چاوی دڵت سەیرت کرد بێ و زۆر لێی ورببێەوە ئەوەندە لەزەت لە تەماشاکردنی وەرگرت پێ ئەمە بە زینا بزانی کاکە ئەمە زینانێ بڕۆ وتی نا وەڵڵی پێغەمبەری خوا ئەوە نییە زینای فعلیم کردووە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی حکمی شەرعی بەسەرا جێبەجێکەن بابەتەکە ئێمە ناچینە سەری بەڵگەمان لەسەر ئەوەیە کەسەکە بە زمانی خۆی دەڵێ زینام کردووە هێشتا پێغەمبەر خەمخۆرە بۆی هێشتا چەند بەڵگە دێنێتەوە ئامۆژگاری دەکا بڕوا و نەجاتی بێ و پەردەپۆشی کە ئەمڕۆ خەڵکێ سوێن دەخوا دەڵێ نام کردووە ئەڵێ نەبابە ئەی فڵان کەس و فڵان کەس بەیەکەوە نەبیندران ئەی بیندراون بەیەکەوە اینجا تۆ بڕۆ لە فەیسبووکە بڵاویکەوە ئابڕووی بەرەو بۆ ئەمی بنێرە و بۆ ئەوی بنێرە کابرا هەڵەیەکی کردووە لە تەلەفۆنێکە پەنا بەخوا ئافرەتێکە لەگەڵ کوڕێکە لەگەڵ پیاوێکە تووشی هەڵەیەک بووە بەڕێزان ئەمڕۆ ئەوم فەیسبووک و شتانە وەڵڵاهی بۆتە ماڵوێرانی بۆ زۆربەی خەڵکی ئێمە لە ناو خەڵکین و ئەم گرفتانە دەزانین وەگە مامۆستانی ئاینی نەبین ڕەم بێت چەندین قەتڵ بخەومێ لە هەفتەیەکە
بەڕێم تۆ ئافرەتی ماڵەوە خوشکێکی بەڕێزم کچێکی بەڕێزم تۆ لە ماڵەوەی نە کۆمپانیات هەیە نە شەریکەت هەیە نە ڕاگەیاندکاری نە بانکخوازی باشە فەیسبووکت بۆ چییە چات لەگەڵ ئەم و قسە لەگەڵ ئەم پیاوی نەمەحرەم و ئەم بێتە خەدا ئەوە توش دەبی تۆ پاکی تۆ لە ماڵی باوکیش تا بە حیاتی خراپەن نەکردووە تۆ مێردەکەت بە هەموو دنیا نادەی بەڵام دوو کەس کە قسە دەکەن بە یەکەوە بە نامەحرەمی شەیتان سێمە لەو کاتەدا بێ ئاگا دەبی بەنج دەبی عقلت ئیجازە دەدرێ و ئیش ناکە وەختێ بە ئاگادەیتەوە بەنجەکە بەریدای وەکو کەسی عەمەلیات کرا بە کە بەنج بەریەدا ئەمجا زانێت چه ئازارێکی هەیە تازە کار لە کارترازاوە تۆ فەیسبووکت بۆ چییە برای گەنجم یەک موبایلی عالیت بەسە کە پەیوەندێکی تەلەفۆنی پێ بکەیت ئیتر ئەم هەموو تۆڕە کۆمەڵایەتیە بۆ بچێ ناویەوە بۆ ئەم هەموو دنیاە بناسی و هاوڕێت بێ و هاوڕێی بێ و قسەت بۆ بکە و قسەی بۆ بکەی کوڕە خۆ پارێزن بەڵایەکی گەورەیە دێتە هەموو شوێنێکەوە بەڵام فەرەز ناڕوویدا وا کەسەکە توش بوو تووشی ئەم هەڵەیە بوو لە تەلەفۆنا قسەیەکی نابەجێ کرد ئەزانی هیوا هەیە بە دووی شتێکا دەگەڕێ ئەوە دەنگی فڵان کەسە ئەڵێن لەگەڵ فڵان ئافرەتا قسەی کردووە ئەم بۆ ئەوی دەنێرێ ئەو بۆ ئەوی دەنێرێ کابرا مەولودی دەکا ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەتە سڵاوە لەسەر پێغەمبەر دەدا صلی الله علیه وسلم بەڵام هێشتا نازانێ پێغەمبەر لەگەڵ ئەم کاراندا چۆن ڕەفتاری کردووە من ئەمانەتان بۆیە بۆ باز دەکەم بۆی بزانین ئەگە مانجی مەولود جێبەجێ دەکەین ئەگە خوا نەخواستە کەسێکی نزیکت دوورت هاوڕێت نزیکت بێگانەیەک باسی شتێکی ئاوای لێکرا بڵێ ئامان گوێم کەڕە لە ئاستیا و قسانەدا موبایلی من بۆیە نییە باسی خەڵک بڵاو کاتەوە هەن ئامادەنیم گوێشی لێ بگرم ئەوە تۆ مەولودی پێغەمبەرت کردووە صلی الله علیه وسلم بەکردار کەسێ هانای بۆ هێنای بڵێ پەردەپۆشی کە باسی مەکە کەسی تر لێن نەبیستێ بڕۆ تەوبە بکە لە ڕابردووت پەشیمان بە لە ڕابردووت تەوبە بکە بۆ داهاتوو ئینشەڵڵا خوا لێت خۆش دەبێ ئەوە خەمخۆری ئەو کەسە بە کە بە بێ ئاگایی تووشی گوناهێکی گەورە بووە لصحيح بخاري ده بجمع فرمودي 6823 ولا صحيح مسلم 2764 حديث قال صحيحين هاتوا أبي أمامة فرمي لمزقوت أبو إن خدمت پیغمبر صلى الله عليه وسلم كابرايا كاتوتي إني أصبت حدا فأقمه علي لبرشاي أوهم خلقوتي أي پیغمبري خوا گناه يكم كردو شاني طول لسنوام حد شرعي لسجيب جيكا فسكت عنه رسول الله صلى الله عليه وسلم ولم يسأله عنه پیغمبری خوا بێدەنگ بوو پرسیاری لێ نەکرد بفەرمێ ئەو حکمە شەرعیە عەرەقت خواردووە دزیت کردووە زینات کردووە خەڵکت کوشتووە پرسیاری لێ نەکرد نەیفەرموو گوناهەکەت چییە بێدەنگ بوو ڕووی لێ وەرچەرخان کابرا دیسان چوو لە لای ئەولاوە جارێش کە دووبارەی کردەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم جارش هەر جوابی نەدایەوە و هەر بێدەنگ بوو وەکو قسەکەی نەبیست بێ بانگ درا و قامەتی نوێش کرا و هێشتا کابرا لە مزگەوتایە نوێژیان کرد و دوای ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەماعەتەکە تەواو بوو ویستی بڕوە شوێنی پێغەمبەری خواکەوە صلی الله علیه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا عەرزم کردی گوناهێکم کردووە شایانی حەدی شەرعیە ڕزگارم کە و پاکم کەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم جارش لێی ناپرسێ کاکە گوناهەکەت چییە بۆم باسکە دەفەرمێ ئەڕەئەیتە حین خەرەجتە من بەیتیکە ئەلەیسە قەد تەوەضەئتە فەئەحسەنتە الوضوء تۆ کە لە ماڵەوە هاتی بۆ ئەم مزگەوتە لە ماڵەوە دەستنوێژێکی پوخت و خاوێنن نەگرت چکە ئەو کاتە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و دیارە حەوز و ئاوشتیوە کەم بووە هەر لە ماڵەوە خەڵک دەستنوێژی کرد ئەوە باشترینیشە کە لە ماڵی خۆتا دەستنوێژ بگری ئەمجا بێ بۆ مزگەوت لەڕووی تەندروستیەوە ئەوە سیحیترە وتی بارە وەڵڵا ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پوخت و خاوێن لە ماڵە دەستنوێژم کرد و ئەمجا هاتم بۆ مزگەوت فەرمووی ثم شهدت الصلاة معنا ئەی نوێژەکەش بە جەماعەت لەگەڵ ئێمە نەکرد قال نعم وتبارا والله أي پیغمبر إخوان نوێژەکەشم بە جەماعەت ئێستا لە خزمەت جەنابتا کرد تۆ ئیمام و من مەأموم پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمووی فإن الله قد غفر لك ذنبك أو قال حدك فەرمووی دەی خوا لە گوناهەکەت خۆش بوو حەدەکەی لەسەر لابردی بڕۆ باسی مەکە بڕۆ لە بینی خۆت خوادا تەوبە بکە مادام دەستنوێژت گرت و هاتیە ماڵی خوا بەشداری جەماعەتت کرد گوناهەکەت ڕەش بووە باسی مەکە ئەوە ئەو پەڕی خەمخۆریە نەچوو ئابڕووی بەرێ بۆی باسکە بۆم باسکە چۆن بوو چۆن غیرەتت ئەمەی کرد چۆن قبوڵت کشتی وا بکەی چۆن ئەم تاوانە لە تۆ وەشایەوە سەرکۆنەی کە لە مرۆڤ بوون بیباتە دەرەوە نە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ مادام هاتیە مزگەوت و دەستنوێژت هەبوو نوێژت کرد ئینشاءالله پەردەپۆشی کە خوا پەردەپۆشی کردو باسی مەکە ئەمە خەمخۆریە لەگەڵ کەسێک کە هەڵەی کردووە گوناهەیەکی گەورەی کردووە و هەر خوا خۆی دەزانێت چیا مستحقی حەدە دەزانێت بەڵام پێغەمبەری خوا خەمی لێ دەخوا ڕزگاری دەکات ئەو هەڵە کارانەی کەوا لە بێ ئاگاییەکەوە دیسان تووشی هەڵەیەکی گەورە دەبن
فەرمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی کەسێکی ئاسایی نییە، هەموو خەسارەتمەندێکی بەدواوەیە. تۆ قسەیەک بە کەسێک دەڵێ کە بێگوێیت بکە، ئەڵێ جارشکە مەرحەبایی ناکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە کردارەکانی قەت ئاوای ئێمەی فێری ئومەت نەکرد. لە جەنگی ئوحودا هەموو تەکنیک و تەکتیکێکی عەسکەری فێری هاوڵان کردبوو. فەمووی تازە ئێمە لەسەر ڕاوێژی ئێوە دەچینە ئەو مەیدانەوە کافرەکان بۆمان دێن، ئێوە لە فڵان شوێن دەبن، ئێوە لە فڵان شوێن دەبن. کۆمەڵە خەڵکی لەسەر گردێکدانا فەرمووی ئێوە بە هیچ شێوەیەک ئێرە بەجێ ناهێڵن، ئێمە بشکەین و بکوژرین یان سەرکەوین و دوژمن ڕاکەوە بە شوێنی کەوین، ئێوە ئەم شوێنە بە هیچ شێوەیەک بەجێ ناهێڵن. وتیان باشە، ئەوە فەرمانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. بەڵام وەختێ لە سەرەتای جەنگەکەدا بە حەماسەتی موسڵمانان و ئەڵڵاهو ئەکبەری سەحابە پەلامەری کافرەکانیاندا، کافر هەر خۆی نەگرت، بە تایبەتی جەنگی بەدریش پێشتر کرابوو، موسڵمانان حەماسەتێکی گەورەیان هەبوو، کافران ترسێکیان لە دڵا بوو، جەیشی ئەوان شکا. موسڵمانان ڕاویان نا، هەندێک لە دواوە دەستیان کرد بە کۆکردنەوەی کەلوپەلە جەنگیەکان و غەنیمەی جەنگ. ئەوانەی سەرگردەکە چاویان لێ بووتیان کاکەوا جەنگ تەواو بوو، ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرکەوت و کافرەکان ڕایان کرد با بڕۆینە خوارەوە. سەرکردەکان وتی نابا نەڕۆین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەرچی ڕووداوێک ببێ ئێوە ئێرە بەجێ مەیاڵن. وتیان نا مەبەستی ئەوە بووە نەوەک بشکەین، ئێستا کاتی سەرکەوتنە، با ئێمەش بڕۆین و فریاکەوین. گردەکەیان بەجێ هێشت و خالیدی کوڕی وەلید کە ئەو کاتە کافر بوو موسڵمان نەبوو بوو، بینی پشتی پێغەمبەری خوا چۆڵ کراوە، فرسەتی عەسکەری هێنا و پشتی پێغەمبەری خوای گرت. دووسێ سەحابە مابوونەوە فەرماندەکەیان و دوو سەحابە شەهیدی کردن. ئەمجا لە دواییدا هاتە ناو لەشکری موسڵمانانەوە. کافرە هاواری کردووە پشتم گرتوون و ئێوەش لە دواوە بگەڕێنەوە. پێغەمبەری خوا محاسەرە کرا. خۆی و هاوڵانی بە جۆرێک لێیان دەدرا لە هەموو لایەکەوە تیر و کەوان و ڕموشی داد. مووقفێکی زۆر سەختە. بەڕاستی موسڵمان ئینسان کادی دەکاتەوە مشورکە بە لە شادێت چه ئازارێک بەر موسڵمانان کەوت لەسەر یەک شکاندنی ئەمری پێغەمبەر صلی الله علیه وسلم. سەروەرەکەم لە شێوی ئوحودا دیاری گەرمەی شەڕەکەی ئوحودە و تۆی ئازیزم زۆر ئازیزت لەدەست داوە، ئابڵوقەی خۆیشت دراوە، خەبەری کوژرانت گەرمە و هەموو کۆڕی موسڵمانان شپرزەن و هێزی ئەژنۆیان نەماوە. ئەی پێغەمبەری سەروەرم، ئاگام لێتە لاشەی پیرۆزت پڕژانە، زۆر شەکەتیت خەستە و ماندوویت، کە دەتەوێت هەستیتەوە بەلادا دەیت و دەکەویت. دانی پیرۆزت شکاوە لە ڕوومەتی مبارەکتا، نور لەگەڵ خوێن دەستیان لە مل یەکتر ناوە. سەری پیرۆزت هەر خوێنە، خوێنی شکانی چەند شوێنە. دەنگوباز بڵەوە محەممەد کوژرا. ئەنەسی کوڕی نەڵر فەرمووی ئەگە محەممەد کوژرا ڕابەرمان خۆ ڕێبازەکەی ماوە با ئێمەش دەسەر ئەو ڕێبازە بکوژرین. شەڕێکی زۆر قارەمانانەی کرد و ئابڵوقەی دەوری پێغەمبەری شکاند. 70 سەحابە شەهید بوو. مصعبی کوڕی عومەیر شەهید بوو، ئیمامی حەمزە شەهید بوو. پێغەمبەری خوا هەموو لەشی خوێن بوو، کوڵمەکانی زرێت چوو بە ناویەوە دانی پێشەوەی شکا. ئەمە جەنگ تەواو بوو. هەر قائیدێکی عەسکەری دنیایی بوویایە چی لەو جەماعەتە دەکرد کە ئەو فەرمانەیان جێبەجێ نەکردووە. ئەو گردەکە چۆڵ کرا، ئەم شکستە گەورەی بەدواوە بوو. لە قانونی عەسکەری دنیادا ئەوانە سەنگەریان چۆڵ کردووە، لەوە چە ڕەمی بکرانایە، یان لە پلەی سەربازی دەربکرانایە، یان چەند ساڵ زیندانی بکرانایە. بەڵام خوای ئەرحەم الراحمین و حەلیم سوڕەتی ئالی عیمران دێنێتە خوارەوە و دەرسێکی جوان ئامۆژگاریان دەکا. سەحابەکان دەبوو ئاواتان نەکردایە، ئەوە بەرهەمی هەڵەی خۆتان بوو ئەو شکستەتان لێ بەسەر هات. جوان جوان ئامۆژگاریان دەکا، دڵی پێغەمبەریش ئاو دەدا. ئەمجا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين. أي محمد صلى الله عليه وسلم خوش ويستم فبما رحمة من الله لنت لهم. أو الرحمة خوايا وايلتوك دوك نرمونيان بي كواتب آزايتي خوتي مزانا بەڕێزت سەیری خۆت کە ئەگەر کەسێکی لە سەرخۆ زمان شیرین هێمن سەخی تەبیعات بەڕێز و بە حورمەتی
مەڵێ ئازایەتی خۆمە بڵێ ئەوە هی خوایە خوا ئەو ڕەحمەتە تایبەتی لەگەڵ پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم ئەوەی پێبەخشی زۆر نەرمونیان بوو زۆر ڕووخۆش و دەم بەخەندە و زەردەخەنە بوو زۆر دڵفراوان و لێبوردە بوو مادام ئەی محەممەدی خۆشەویست من ئەو لطفەم لەگەڵ تۆ کردووە لەبەر ئەوە تۆش ئاگال لە خۆت بێ بزانە ئەگەر کون لەو فەلەو وەلەو کونتە فەضڵەن فەض یعنی قسە زبر و ڕوو تاڵ و ڕوو ترش و تاڵ و قسە زبر و قسە ڕەقبی لەگەڵیاندا ئەگەر خوا نەخواستە تۆ ئاوابی لەگەڵ ئەو سەحابانەدا قسەی زبر قسەی تاڵ ڕووی ترش زمانی ناخۆش ئەوە قسەیان لەگەڵا بکەی ڕوویان بشکێنی غەلیظ القەلبی دڵت ڕق بێ دڵت نەرم نەبێ ئەوە ئینسانی وا هەیە دڵی زۆر ڕقە بەڕێزان بڕواتان هەبێت دڵ کە ڕق بوو منافەسەی بەردەکا لە ڕقیدا دڵی وا هەیە ئەوەندە ڕق دەبێ منافەسە و کێبڕکێ لەگەڵ بەردا دەکا لە ڕقیدا دڵی واش هەیە ئەوەندە هەزناسکە ئەوەندە جوانە ئەوەندە نەرمە والله کێبڕکێ و منافەسە دەکا لەگەڵ ئاوریشما کامیان نەرمترە ئەوەندە دڵێکی نەرمە دڵی پێغەمبەر لەم جۆری دووەمەیان بوو جاگە دڵن نەرمە سوپاسی خوا بکە ئەگەر دڵت ڕقە چارەسەری بکە خەتەرێکی گەورەیە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر خۆ تۆ زمانت ترش و تاڵ و ڕوود گرژ بێ و دڵت ڕق بوویە بەرامبەریان لانفضوا من حولك والله کەست بە دەورەوە نەدەما وەکو تەسبیحێک داوەکەی بپچڕێ هەر یەکەی بەدەنکێ دەپڕژێ ئاوا خەڵک لە دەورت دەپڕژان ئاوا خەڵک لە دەورت دەپڕژان بەڵام تۆ لەیینی یعنی دڵنەرمی لێبوردەی هەزناسکی بەبەزەیی ڕووخۆشی زمانت شیر نەبووە خەڵک لە دەور کۆبەتەوە ئاگال لە خۆت بێ ئەی خۆشەویستم ئەی محەممەد صلی الله علیه وسلم خوا پێی دەفەرمێ ئەم ڕووداوەی ئوحود لەسەر دڵت گەلێ قورسە قەت زامی حەمزە و موسعەب و حەفتا شەهیدت لەبیر ناچێتەوە ئای چ ناڕەحەتیەکتان لێ بەسەر هات یەک سەحابە نەبوو زامێکی پێوە نەبێ ببرینەوە نەگەڕێتەوە ئای چۆن کافران دڵیان خۆش بوو دەیان گوت ئەمڕۆ چۆن بزان خواکەی محەممەد نەیتوانی دەسەریان بکاتەوە چۆن لات و هوبەل و ئەوانیان بەرز دەکردەوە هەم معنەوی و هەم مادی موسڵمانن هەستیان بەشکست دەکرد لەم کاتەدا خوا دەفەرمێ ئاگال لە خۆت بێ ئەی محەممەدی خۆشەویست ڕەفتارەکانت نەگۆڕێ لەگەڵیاندا تەنانەت ئەوانەی گردەکەیان بەجێهێشت و بێفەرمانی تۆشیان کرد من ئامۆژگاریم کردوون ئەوە قورئانیان بۆ خوێندرایەوە ئامۆژگاری کراون تۆ چیان لەگەڵا بکە سێشت فاعف عنهم چاوپۆشیان لێ بکە نافەرمێ لێیان خۆش بە عەفو لە چاوپۆشی گەورەترە یعنی هەر ئەم شتە لە دڵتا بسڕەوە بەرامبەریان قەت ڕۆژە کە بینیتنەوە نایەتەوە ناو دڵتەوە ئەم شتە لە یاد بکە کە چاوت پێیان کەوتەوە وا لێیان خۆش بۆ چاوپۆشیان لێ بکەوە بزانە ئەم هەڵەیان هەر نەکردووە قەت جارێک بە چاویان دامەدەوە و لە دڵتا بەرامبەریان شتێک نەمێنێتەوە ئەوانەی کە بێفەرمانی تویان کرد و ئەم شکستیان بەسەرهێنان فاعف عنهم لە بینی خۆت و ئەواندا واستغفر لهم ئەنجا مەڵێ من لێتان خۆش بووم و خوا عقابتاندا نە بڵێ خوایە تۆش لێیان خۆش بی خوا تۆش عقابیان نەدەی لەسەوەی کە سەرپێچی فەرمانی پێغەمبەرەکەتیان کرد خوا تۆش لێیان خۆش بی سێیەمیان وشاورهم في الأمر ڕاوێژیشیان پێ بکە مەڵێ من بەهۆی ڕاوێژی ئەوانەوە تووشی ئەمە بووم چونکە سەرەتای جەنگی ئوحود کە خەبەر هات کافران دەوریان دەدەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر پێداگری لەسەوەی کرد سەحابەکان با نەچینە دەرەوەی مەدینە با ئێمە خۆمان ئامادەکەین لە کۆڵانەکاندا بە تیر و شیر و ڕم و هەموو ئەسلیحەیەکەوە کەمینیان بۆ دانین ژن و منداڵەکانیشمان لە سەربان و لە پەنجەرەکانەوە بەردی گەورە بەرنەژوورە و بەربارانیان کە نەگاتنە کۆڵانەکان بۆمان ئێمە بۆ ئەوان دادەنیشین با لە ناو شارە شەڕ بکەین باشترە تێگڕای سەحابە بە زۆرینەی دەنگ لەگەڵ ئەوە بوون نا ئەی پێغەمبەری خوا بڕۆینە دەرەوە باشترە با نەڵێن ترساون ناوێرن بێن با ئێمە بۆیان بڕۆینە دەرەوە وەکو بەدر لوتیان بشکێنین بەتایبەتی ئەوانەی بەشداری بەدریان نەکرد بوو دەیانگوت خۆزگە شەڕێک دروست بوو بۆیە ئێمەش قارەمانێتی خۆمان بنواندایە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر ڕاوێژی زۆرینە چووە دەرەوە تووشی ئەو حاڵەتە بوو خوا فەرمووی ئەم جارە نەکەی بڵێ وەڵڵا من چونکە تووشی ئەم شکستە بووم بەهۆی ئەم ڕاوێژەوە پرسیان پێ ناکەم جارێکی تر هەر بە قسەی خۆم دەکەم نە ئەم جارەش پرسیان پێ بکە ئەوانەش بێنە ڕەئیان وەرگرە حیسابیان بۆ بکە شکست بێنی جارجارێک باشترە بەهۆی ڕاوێژەوە نەک خود بەسەری و دیکتاتۆری بڕیار بدەی و سەر بکەوی با هەموو تاکێک حیسابی بۆ بکرێ خۆشەویستان ئەمە بەسەرهاتی ژیانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم كان خلقه القرآن ڕێک ئەخلاقی قورئان بوو خوا دوو ناوی هەیە لە قورئاندا دوو ناوی خۆی ڕەئوف ڕەحیم هەردوو ناوەکەی لە پێغەمبەر ناوە بالمؤمنین ڕەئوف ڕەحیم خوا حەلیمە
ئەو بجوانیە لە ئاسمانەوە دەبارێنێ ئەم بەرهەمە لە ئەرزەوە پێشکەش دەکات زۆربەی خەڵکی ناشکورە کەچی خوا هەر پێشکەشت دەکات خوا دەکات کەچی خوا هەر لەشی ساغ دەکات بەو علم و مێشکە بە قووەتەوە دژایەتی خوا دەکات و قەڵەم دەخاتە سەر کاغەز خوا هەر زانستەکەی دەداتێ هەر حەلیمە هەر بەخشندەیە و هەر بەخشندەیە پێغەمبەری صلی الله علیه وسلم ئاوا بوو لەگەڵ خەڵکیدا ئازاریان دەدا فەرمانەکانیان پشت گوێ دەخست هەر بەخشندە بوو هەر لێبوردە بوو هەر بەبەزەیی بوو ئەخلاقی خۆی نەدەگۆڕی جا تۆ وەرە خۆشەویستم ئەمە بکە بە دەرسی ئەمڕۆت ئەوە مەولودی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ماڵ و منداڵەکەت هەڵەیەکیان کردووە مدیر دایرەیەکی و کارمەندێکە تووشی هەڵە و سەرپێچیەک بووە لە کۆمپانیا دەڕیز شەریکەیەکی و کەسەکانی خوار خۆتەوە تووشی سەرپێچیەک بوون کوڕەکەت کچەکەت ئیشێکت پێسپێردووە و ئامۆژگاریەکت کردووە کوڕم کچم نەکەی ئەم شوێنە بەجێبێڵی کوڕە نەکەی لەگەڵ فڵان کەسا قسە بکەی نەکەی داوی فڵان کەست توش بێ ئێکاکە ترازە وەکو سەحابەکە خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو هەموو ئامۆژگاری جوانەی کردبوون و شوێنەکەشیان بەجێهێشت تۆ ئەم دەرسە فێر بە هەڵەی کردووە گوناهی کردووە سەرپێچی کردووە زەرەری لێداوی دەری مەکە بڵێ مەڵێ بە نەفرەت بی کوڕی من نی کچی من نی لە دەرگام بڕۆوە باوکرد نیم و دایکرد نیم ئەوە مەڵێ هێشتا دەستی بەسەرا بێنە هێستا لێی ببوورە ئامۆژگاری بە زمانی نەرم بکە وریای بە لە ماڵەکە بیهێنە ژوورەوە چاوپۆشی لێ بکە بڵێ خوش لێت خۆش بێ دوعای خێری بۆ بکە وەکو پێغەمبەر بە صلی الله علیه وسلم ماڵ و منداڵت ڕاوێژت پێ کردوون ئەرێ فڵانی شە بکەین بۆ خۆت حەزت لێ نەبوو ئەوان زۆرینە وتیان ئەرە وڵا بیکەین ژنەکەت و کچەکەت و کوڕەکەت تووشی زەرەر بوون مەڵێ وەڵڵە جارێک کە ڕاوێشتان پێ ناکەم ناوەڵڵە ئەم جارەش ڕاوێشتان پێ دەکەمەوە شکست بێنین بە ڕێی هەمومان باشترە نەک بە دیکتاتۆریانەوە ڕێی خۆم سەرکەوین و قازانج بکەین با ڕاوێشتان پێ بکەم بۆی هەموو کەس بزانێ حسابی بۆ دەکرێت ئەو کەسەی پرسی پێ دەکەی یعنی حسابی بۆ دەکەی حساب بۆ دوانە فەری ماڵەکەت بکە بە ئاستی عەقڵی خۆی و تەمەنی خۆی و زانستی خۆی بەڵێ خۆشەویستان دەکرێت ئینسان هەڵە بکە هەڵەکان گوناهەکان لە نەزانینەوەیە لە بێئاگاییەوەیە قەت عەرزمکردن ئینسانی وا هەیە لە ژن و پیا و تەوەقوع نەکردووە لەو پلەیەدا لەو پایەدا لەو ڕێزەدا تووشی ئەو هەڵەیە بێ کەچی دەشیکە ئینسانە بێئاگا بووە لە بیرچوونەوەیە فنسي ولن نجد له عزما خوا لباسي آدم هذا فرمي خوا آموشگاري آدمي كربو نصيحتك لبيرتشو بقسي الشيطاني كدو لدارك يا إخوان ها وناهي واهيا هلاي واهيا لبيرتشو نويا هو كاركي هيك كاردان نويا كسيك خراب بيكي كدو قسيكي قلنا قنجاوي كتوا بكرنيا كاردان نويا تيني بو هاتوا هميشه بلان بركة واسيل كرم بتو هو كاري أو كارنا بجي أو بوبي چەند جوانە مێردێک وا بیرکاتەوە ئەگەر ژنەکەی ڕۆژە پرتەوبۆڵەیەکی کرد و لە ساڵێکا قسەیەکی نابەجێی کرد لێ نەکا بە خاڵێکی گەورە بڵێ وەڵڵاهی لەوە چێ من تینم بۆ هێنابێ و باش ڕەفتارم نەکرد بێ ئەو قسە نابەجێی ژنەکەم کاردانەوەیە بەرامبەرم چەند جوانە ژنێکی ئازیز وا بیر بکاتەوە ئەو مێردەی چەند ساڵە ڕەفتار و ئەو مانگێ قسەی هەمووی خۆش و بە قوربان و بە ساقە بووە یەک ڕۆژ تووڕەبوونێکی پێوە دیار بۆ قسەیەکی نابەجێی کردووە بڵێ نەچێ بتۆرێ بۆ ماڵی باوکی بڕاتەوە تەلەفۆن بکە بۆ خوشکەکەی بۆی بژێڕێتەوە بۆ دراوسەکانی باسکە و لوتەوە لابێ و لەگەڵیان نەخەوێت نە بەخۆیان بچێتەوە بڵێ لەوە چێ ئەو قسە ناشیرنەی مێردەکەم کاردانەوە بێ نەک کار ئەوە دیارە من باش ڕەفتارم لەگەڵ نەکردووە هۆکاری ئەو قسە نابەجێی هاوسەرم کاردانەوەیە ئەی نەبوو پێشتروانە بۆ با ئەو هەموو جوانشم لەبەر چاوێ جاری وایە بەڕێزان ئەو کەسە چەند ساڵە قسەی جوان دەکە یەک قسەی ناشین لێدەم دەرچووە کاردانەوە بووە نەک کار لێ بپۆشە خۆ ئەگەر شەیتان سیفەت بوو لێ بوو بەخوو هەموو لەشی هەر خراپە بوو ئەو عقوبەی یاسایی و شەرعی خۆی هەیە ئەوەش بابەتێکی ترە بۆیە هەمیشە خەمخۆری هەڵەکار بە ئامۆژگاری بکە دەستی بگرە بۆی بپۆشە و مەزانە کەسایەتی وایە دوعای خێری بۆ بکە ئەم کەسە هەر بە چاک ببینە والله ڕۆشنبیران و عارفانی کوردی ئێمە چونکە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باش حاڵی بوون چاک لە مانگی مەولودی پێغەمبەر حاڵی بوون ڕێک ڕەفتاریان محەممەدی بوو پێغەمبەری خوا دەیفەرموو ئینی لەم ئوبعث لەعانا وئینەما بوعثت ڕەحمەةً لە موسلیمە هاتووە من وەک ڕەحمەت نێدراوم نەک وەک نەفرەتکار ئای چەند بەداخم گەنجی زانکۆ هەبووە ڤیدۆی مامۆستای ئاینی ئەم شارانەی نیشانداوم والله جنێی وای بە گەنج کتووە گەنجێک ئەوەندە تۆزە قژی بەنەوعێک بۆ ملیوانکەیەکی لە ملا بووە وەڵڵە تف لە چارەت بێ هەی بەنەعلەت بێ هەی ناموسڵمان ئێوە چ تاوانێکی کرد داماوەتەوە پرسیارێکی کردووە
کابرا گۆرانەی چکڵە هەی بیژی هەی زۆڵی حرامزاد چۆن دەبێت کابراایەک نەدەزانی فەقیرە باوکو دایکی دەناسی چۆن دەزانی ئەوە بیژی و زۆڵە پێغەمبەری خوا قەت ئەوە ڕەفتاری نەبوو خواوانە لەسەر ئیسلام حیساب مەکەن خەڵک دڵی سار نەبێتەوە پێغەمبەری خوا فەرمووی من یەک پارچە ڕەحمەتم قەت نەعلەتم لە کەس نەکردووە بۆ نەفرەت نێردن خەڵک نەهاتووم أنا محمد وأحمد من ناو محمد ناوم أحمد سباس كراوم والمخفي كوتا بيغمبرم والحاشر كمن هاتم بوما بيغمبر تا روجي حشر بيغمبر يشتر لدوام دانايا ونبي التوبة ونبي الرحمة لصحيح مسلم حديثك هاتوا من بيغمبري توبة من بيغمبري الرحمة مهربانيم من توبة نشاني خلق دادم من صوز وبروشيم هيا بو كساني گناه بار نوتوشي گناه دبن المؤمنون هينون لينون إمام بيهقي رواتي كدو الشيخ الباني لسلسلة حديث صحيح هذا بجمال فرمودين وسط وشجدة فما حسنا سرور فرموي إيمان داران بأمدوش تدا ناصرينوا لسرخو هيمن نرمونيان دبای مسلمان لشرق و تا غرب لأمریکا و تا روسیا اگه بیندرا دو صفاتی تیدا بو پیغمبر شاهدی بو دا و ایمانداری بحقا لسرخو نرمونیان هیمن قسەخۆش ڕووگەشت دەم بەخەندە سنگ فراوان و لێبوردا بەڵام ئایا مسلمانانی ئەمڕۆوان بەخوا بەداخەوە حیف کابرا دەبینی ئەوەندە ڕیشەتی کە سێری دەکە مەرحەبایی ناکە هەر ئامادەنێ مەرحەبایی بکە لە ئەهلی مزگەوت هەر حەڕ ڕقی لێتە خواخوایەتی بمری دەڵام پێغەمبەر فەرمووی المؤمنون هەینون لەینون لەسەرخۆ هێمن و نەرمونیان و دڵسافن دڵناسکن زمان شیرینن مامۆستا ناسری سوبحانی گەورە زانە و بیرمەندی گەورەی کورد لە ڕۆژهەڵات دەفەرمێت دەبێت بۆ مخالیفانی دینیش دڵسۆزی بکەیت و دڵت بۆ ئەوانەش بسووتێت کە ئەشکەنجە و ئازارت دەدەن و پارچە پارچەت دەکەن ئەگەر ئەم کارەیان لە زانینیانەوەیە دەبێت دڵت بۆ ئەوان و کۆمەڵگەش بسووتێت کە ئەو چۆن ئەمانە دەبنە مایە ماڵوێرانی خۆیان و کۆمەڵگەش دەفەرمێت کەسێک دژایەتی ئیسلامی دەکرد مسلمانانی عەزیەت دەدا مسلمانانی دەکوش هێشتا تۆ دەبێت خەمت بێ هێشتا بە پەرۆش و دڵسۆز بی بۆی بڵێ حیف ئەم پیاوە جەهەنەمی بۆ خۆی مسۆگەر کرد چۆن ماڵی خۆی وێران کرد چۆن مسلمانانیشی وێران کرد ئەگەر نەزانە خۆ ئەگەر لە ڕووی نەزانینەوە ئەنجامیدا هەر دەبێت دڵت بۆی بسووتێ هەر دەبێت خەمت بێ کە چۆن لەم ڕێگا ڕۆشنە ئاگادار نییە و شوێنی ناکەوێت چۆن ئەم ئیسلامە جوانە هەیە فڵان کەس گومڕایە ئای حیف کە نەزانە هێشتا دەبێت خەمی بۆ بخۆی بەڵێ ئەمەمە ئەسڵە لە ئیسلام دەبێت تاشی مسلمان لە مزگەوتە لەسەر ئەمە پەروەردە بکرێت حتا مخالیفانی دینیش مامۆستا ناسر دەفەرمێ دەبێت بەزەیمان پێیاندا بێتەوە وەڵڵا پەرۆشمان بێ ئەگەر زانایە حیف ماڵی خۆی خەڵکی وێران دەکا ئەگەر نەزانە حیف نەمانتوانی باشی تێبگەین و بیهێنە ناو ڕۆشنایی ئەم ئیسلامەوە بە کرداریش ئەمایان جێبەجێ کرد شەهیدی ئیسلام مامۆستا ئەحمەدی موفتیزادە کاک ئەحمەدی موفتیزادە کاتێک کە دوژمنانی کورد و ئیسلام گرتیان لە زیندانە ئەشکەنجەیەکی عەجیبیان داوە ئەڵێ کوڵاوی ئاسنیان هێناوە کردویانەتە سەری کوڵاوەکە لە دیوی ناوە وەکو دڕک پێوەی بووە یعنی مێخی ئاسنی پێوە بووە لە ناو کوڵاوەکەدا خستویانەتە سەری بۆ عەزابدانی ئەمجا سەریان گرتۆ بە دیواریان کێشاوە بۆی ئاسنەکە بچێتە سەریەوە کاتە بردویانەتە سیارە و بەس بۆ ئیهانەی پێ بکەن چاویان تون بەستۆتەوە سیارەکە سەقفەکەی نزم بۆ کتویانە دابەزە کە ڕۆیشتۆ ڕێک نێوچانی لێی داوە ججای ئەو هەموو ئازارە ئەو هەموو پێکەنی نەشکە پێی پێکەنیون ئەوەندەیان عەزاب داوە خواردنی خراپیان لە سجنی ئینفرادی داوەتێ و دەرمانی ئەکسپایریان داوەتێ بۆی تووشی نەخۆشی بێ کە لە زیندان هاتە دەرەوە تووشی سەرەتان بوو تووشی نەخۆشی شێرپەنجە بوو بزانت پیان وت قوربان ئەبێ خوا ئەوانە چ لێ بکە بەس گوێ لەم قسەیە بگرن ئەمە زانای کوردە ئەمە عارفی کوردە ئەمە بیرمەندی کوردی تێگەیشت و لە مەولودی پێغەمبەرە صلی الله علیه وسلم فەرمووی یا ڕەبی خوا تۆ بە شاهید بە گردنی هەر هەمویان ئازاد بێ یا ڕەبی خوا لە قیامەتی شکاتم نییە لەسەریان خوا گردنیان ئازاد بێ خوا هیدایەتیان بدەی و لێیان ببۆلی سبحان الله لەم گەورەیە ئەوەی لە زیندانە ئاوا لێ بکە هێشتا بڵێ خوا لە قیامەتی شکاتی لێ ناکەم یا ڕەبی خوا هیدایەتی بدەی خوا لێیان ببۆلی ئەوانە نەزانن ڕێک وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەتخوا ئەمڕۆژ بە ئێمە وا بکەین ئێمەش بە ئاوا خەمخۆری ئەو هەموو هەڵەیە بین کە لە کۆمەلگادا ڕوودا خۆمان بە مقەسیر بزانین کە باش ئامۆژگاریمان نەکردوون کۆتایی وتارەکەشمان بە شعرێکی مامۆستا جەلالەدین نەجمەدین دێنین کە فەرموویەتی ئەی پێغەمبەر زێدە میهرەبان دادپەروەر قوربانی کام داستانت بم کام گۆشەی سیرەی پیرۆزت تێر ماچ بکەم لە باز نایەت نازاندرێت چەندە زەحمەتت کەوتە بەر
تاوانشت هەر ئەوە بوو نەتدەویست خەڵکی گومڕابن لە دنیادا یاخی وێڵ و لە دوا ڕۆژیش دووچاری سزاکەی خوابن خۆگەر لەبەر ڕەزامەندی خوا نەبوایە دەستت لە بانگ و پەیامەت هەڵگرتایە دەکرای بە پاشای وڵاتان پێت دەدرا هەزار خەڵاتان دەبوویە خاوەن زێڕ و زۆر کۆشک و تەلەعەری جۆرا و جۆر ئای پێغەمبەر گەورە و خەمخۆری خۆنەویست هەرچەند بە پێی توانامان بەردەوام هەر لە هەوڵداین قوتابیەکی قورئانت بین مۆمی سەرڕێی ئیمانت بین بسووتێن و بتوێینەوە بەڵکو ئەم خەڵکە خواناسە ڕێی بەرپێی خۆیان دەرکەن لەم ژیانەیاندا ئاسوودە و بۆ حزوری دادگای خوش خۆ سەربەرز و بەختەوەرکەن بەڵام بەخوا ئەی پێشەوای زۆر خۆشەویست کاتێ لە تۆ دەڕوانین و سەیری کاری خۆشمان دەکەین بێتفاق و شەرمەزارین حتا بڵی منەتبارین هیچمان نییە پێی دڵخۆش بین جگە خۆشەویستی تۆی ئازیز توێ شوێکیش ترشک نابین کەم دەزماین و هەژارین کە لە ژیان نامەت دەڕوانین لە بەرامبەر چاکەکانتە تێکۆشانتە ژانەکانتە خەجاڵەتین شەرمەزارین زۆر قەرزارین هەر هێندەمان پێدەکرێ و هەر دەم داواشمان ئەوەیە خوا پاداشتت بداتەوە ئەی خۆشەویستی زۆر بەسۆز خوا پاداشتت بداتەوە ئەی میهرەبانی زۆر دڵسۆز یا ربی خوایە تۆ خۆت پاداشتی پێغەمبەرەکەت بدەیەوە لە جیاتی ئەو هەموو ڕەحمەت و بەرەکەتی کە بە ئێمەی ئومەتی گەیاند یا ربی خوایە لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم دامەزراومان کەی خوایە لە ئیسلامەکە باشتر حاڵیمان کەی لە سیرە و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم باشتر تێبگەین و کاری پێ بکەین مەولودی پێغەمبەرمان لێ پیرۆزکەی ئەم مانگە بێتە مایەی ڕەحمەت و بەرەکەت بارانی ڕەحمەتی ئاسمان و ڕوانی بەرەکەتی سەرزەوی ببێتە مایەی زیادبوونی ڕزق و ڕۆزیمان شیفای نەخۆشیمان یا ربی خوای شافی یا الله شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری خوایە ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی جەستەی یان دەرونی نەخۆشە خوایە خۆت ڕەحمی پێ بکەی شیفای بدەی خوایە ئەوەی کە لە هەر تنگانەیەکایە و دەرگا ڕوونەکانی لەسەر داخراون یا الله خۆت بەهانایەوە بێی خوایە بەهانای هەموو مستەضعفینی جیهان و مسلمانان و کورد زبانەکانەوە بێی یا ربی خوای پەروەردگار داوا لێ دەکەم عاقبەتمان بەخێر بجێڕی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون